هەر کەسێک ئەمە بکەنە یاسا لە ژیانە لە کاری بچووکە کاری نەکرد ناتوانێت کاری گەورە بکە و نەجاحەت نایەنە گەنجەکە ئەگەر غیرەتت نەبوو بۆ کاری بچووک هەمیشە فاشیلی لە کاری گەورەیە دوو هەر کەسێک پێ عیب بوو جۆرێک لە جۆرەکانی کاسبیکە هەمیشە لە دواوە ئەمێنێتەوە هیچ جۆرە کارێک عیب نییە هەمووی شانازیە و هەمووشی ئەجری لەسەرە هیچ گوێ مەدەرێ خەڵک چۆن سەیری کارەکەت ئەکا سیر کە ڕەب العالەمین سەری ئەم عەبدە ئەکا چ کارێکەکە سەری ئەم عەبدە نەوەستاوە ئەکا ئەم عەبدە ئازایە ئەکا کە ئەمە خەسڵەتێکی زۆر گەورەیە ئەبێ گەنجی ئێمە هوشیار بێ لەم بەتاڵیەی خۆی ڕزگارکە بەخوا 100 ساڵ سەری ئەو فەیسبوک و مەیسبوک و بەزمە بکە هیچ سوود وەرناگری لا دنیان ولا ئوخڕەویەن هیچ ئیسفادە ناکەی ناوەرە ئەو کاتانەی کە فەراغت هەیە و هەر هیچ کارت نییە بڕۆ لە خزمەتی کتێبە بە کتێب بخوێنەوە على الأقل شتانێک لە زیهنی تۆ زیاد ئەکات و فکرت ئەکرێتەوە ئەم ڕەنگە زۆر و ڕەسمە زۆرانە فکری تۆ دائەخا ئەمانە شتانێکت پیشان ئەدەن بە غێری ئێرادەی خۆت بۆیە هەمیشە بە غەمباری ئەمێنیتەوە هەمیشە لە بەتاڵیە ئەمێنیتەوە بەڵام ئەگەر بە اختیاری خۆت خوێنتەوە هەمیشە گەشە ئەکەیت و زیاد ئەکەیت ئەم زەمەنە و زەمینە بەو شێوازە نامێنێ و ئەڕوا خۆشبەختی بۆ ئەو کەسەی لەم زەمەنە توانوێتی سوود بۆ دواتر وەرگرێ نە ئەم پارە زۆری و نە ئەم دەوڵەمەند و فەقیریە زۆر لاوازە کە وەسەتیەت لە بەینان نەماوە ئەمانە هیچی نامێنێ ژیان بە جۆرێکتر و ئاقارێکتر ئەڕوا بۆیە لە ئێستەوە ئەبێ بەردی بناغەت دانابێ بۆ ئەو ژیانەی کە قادیمەوە دێتە ڕێتۆ بۆ ئەو زەمانەی کە تۆ تەحەدی ئەەکەی ئەی گەنج چۆن مامەڵەی لەگەڵا ئەەکەی